خۆبتەی ڕۆژهای ڕابردوو ئێوە سوورەتگەلێکی ترتان بیست لە ئاخێزە کوردەوارە سربەخۆ کە لە ڕەوەندە پێشڕەوانەی خۆیان لە بەرامبەرە نظامە نگریسە سوڵتە و ئەیادی موقعیەتە بێسزاکانە ئێرانی خەریکە حرەکەتێک ئەباتە پێشەوە کە بنیاد و ساختارە ئەم جیهانە درۆزنانەی ئەوانە دەبێت بڕۆخێنێ. وأما لآخێزنامەی کوردان لە بەخشە ئاخێزیان و عەسر ئاخێزیانە ئیشارە بەوە ئەکرێت کە قیامە کوردان قیامە ئاخێزە جەهانی و ئاخرین قیامە. بۆ خاتری ئەوەی کە ئەهەمیەتە ئەم داستانە بەفەهمین و بزانین کە حداقل دەستگاگە لە حاکمیەتی و دەستگاگە لە دەوڵەتی ئاگاه بەم مەقولە هەن کە تەهدیدێکی گەورە لەلایەنە ئاخێزە کوردەوارە سربەخۆ و شەخصە پەیمانە حەیدەری نسیب و دامنگیرە ئەوان بووگە. و ئێوە دیتان کە تەیە ڕۆژگەلە ڕابردوو من سنوورگەلێکم بەزاند و مەسائلێکم مەترەح کرد کە من مطمئنم ئەڵبەتە کە بەدەلیل ئەوەی کە غافڵین یا بەدەلیل ئەوەی کە نازانین یا بەدەلیل ئەوەی کە بە شوێنە ئەم مەسائلە نەچووگین سعیەکەین کە و تەلاش ئەکەین کە خۆمان لێی جێلکەین وەکو فرشتانێک کە تەلاش کریا خۆی لێی جێل بکرێ بەڵام لە وەختە خۆیان یەک بە یەک دەرئەخرێت و ئیشارەی پێکرێ. من لەم بەزمە جەنگ ئاوینە کوردانە تاڵکێشە مەسائلێکەکەم کە بۆ ئەوەڵین بار دە سەتح جەهانە بە ئینحرافات نەبین راوی شاراوەیی زوانە میستیک ڕەمزدار و زوانە ئەفسانەیی پێدریاگە تاڵکێشی ئەەکەم ئاشکاری ئەەکەم و ئەمە هەوێنە ئەوەسە کە پێی ئێژەی گۆڕانکاریە دنیا. من ئێستا لەگەڵ مەقولاتە بەدیهەیە کە ئێوە بە سوورەتە ڕۆژانە لە زوان تانا فڕێیان ئەدەن وەکو چەمک بەڵام جێگە وە کارکردە هیچ کامیان نازانن. بۆ خاتری ئەوەی کە پەیمانە حەیدەری کە لە جێگەی گوناحکارترینە گوناحکارەکان وێسیاگە دەرەدەمە کەزابین دەرەدەمە ساحەرین دەرەدەمە ئەوانەی کە لەسەر کورسیهای عافیەت تەڵەبیە دنیاوی متەوەهمانەی خۆیان دانیشکن بوەسن لە سەفەرێکە بە ئاماژەکردن بە ڕووداوگەلێک سعیەکات مەقولەیەک بەڕەسیکا بتەنگەێنێ بەوەی کە ڕابەرکێس دەرکە لە پێغەمبەرایەتی چییە، دەرکە لە مونجی چییە، زەرورەتی چییە و بۆ ئەم قسانە مەترحەکرێت و لە پشتە پەردەیە ڕەمز و ڕاز و ڕموزە کۆمەڵێک ئەوهام ئیبهام فرە ئەدرێت و بۆ حاڵە جەهان ئەمڕۆ ئەتوانێت ناخۆش بێت و بۆ من کۆمەڵێک قسە ئەەکەم کە نەبیسریاگە نابێژن و بۆ بە زوانە جافی وەختی مەترحیەکەی چون ئەم خەڵکە خۆی پێتڕۆس و خۆی بە تڕۆ ئەزانێ لە مقابڵە کەسیشی ترا ئەهەمیەتەکەی پێی ناوات. خب تەبیعەتەن ئێمە دائیمەن لە قسەهایە کە ئەیکەین لە قسەهایە کە ئەیکەین دقەتی لەسەر ناکەین و بە مەقولات پێی ناوێت. مەسەڵەن گشتمان داستانێکە بیزین کە پاشایەک بوو و ئەم پاشا دای دوو خەیاتی بۆ بێرن دوو خەیاتەکە درۆزن بوون و پاشاکە ئەوەنە زاڵم بوو دای پێیان لباسێکی بۆ دروستکەن و ئەوانیش هیچێکیان بۆ دروست نەکرد و بەڕووتی پاشاکەیان هاوردە دەر و پاشا مەغرور بوو خەڵکەکە مەغرور بوو هەمووی لە وەهما بوو پاشا ڕوت بوو لە پڕێکا منداڵێ هاواری کرد پاشا ڕوتە. ئەڵبەتە ئەمە گشت کەسێ باسی ئەکات چی باس ناکات ئەوەی کە بۆ لەم چیرۆکە منداڵێک ئێژێ پاشا ڕوتە. چ دلیلێکی هەست منداڵێک هەڵ ئەبژێرن ئێژن وتی پاشا ڕوتە؟ تەبیعەتەن بەمە فکر ناکەینەوە و دائیمەنیش لە ناوە پەندە پیشینیانە خۆمان نائێژین قسەی ڕاست یا لە شێت بیبیسە
یا لە مناڵ بیبیسە لە خۆیشمان سوال ناکەین بۆ ئێژین یا لە شێت بیپرسە یا لە مناڵ بپرسە یا مەسەڵەن ئەم خشتە تەوەجۆی پێ ناکەین ێژێ بالول زاتێ وەنزاتێ یەکدانە ئامیان ماچان بالول دێوانە کێ دیوەی تەوردانابۆ مەرکەب نەمەیدان گەردوون ڕانابۆ دیسانەوە تێمە سەر ئەوەی کە بۆ تەنیا کەسێک کە وەهم ئەشکێنێت مناڵە بۆ تەنها کەسێک کە وەهم ئەشکێنێت دێوانەس شێتە بۆ ئەوەی کە ڕاستیە یعنی وەهم ئەشکێنێت یا شێتە یا مناڵە بە زوانە ئەوامانە ئەم زوانە متافۆرە گەرەکی بێژێ چ شتێک نازانێت لە هەمان کاتە بۆ وەختێک شخصێک گۆڕانکاریە گەورە دروست ئەکا لە زاتە ئینسانی دەری ئەکەن و ئیکەنە پێغەمبەر و ئیکەنە منجی ئاخر الزەمان داستانە ئاخر الزەمانی چییە؟ داستان ئاخر الزەمانی وەسە جەهان پڕ ئەوێ لە فەساد جەهان پڕ ئەوێ لە زوڵم خوا خۆی تەجەسومە ئینسانی پێئەدا تێتە زەمین و زوڵم پایان پێئەدا فەساد پایان پێئەدا لە مەنزەرە کیوە جەهان پڕە لە زوڵم لە مەنزەرە ئەو خەڵکەی تیا ژیانەکەن کامە لە ئێوەمانان خۆتان بە فاسە دەزانن کامەتان لە ئەمریکا لە بریتانیا لە ڕووسیە لە مۆقعیەتە بێ سزاکانە ئێرانی لە کۆرپۆرێشنە ئێرانی لە کوردستان لە سلێمانی کام لە ئێوە خۆتان بە فاسە دەزانن هیچ کەس کێ خۆی بە گوناهکارە زانی هیچ کەس ئێوە نێنە دەوڵاونە فەزڵە ئێوە تەکنۆلۆژیگەرە جۆرا و جۆرە فازڵیتان نییە مانیفستی حقوق بەشەر مانیفست ئەخلاقی ئەقلانی بەشەر دنیای ئەمڕۆ نمودگە لە سازمانی ساختاری دەستەئی NGOگەل پاراستنە ژینگە پاراستنە کۆمەڵگا پاراستنە ئەقلیەت و کەمینە نیتانە ئەم تەکنۆلۆژیە فەزڵ فرۆشیتانە نییە پس یا ئێوە لە پەرفێکترین جەهانە ئاژین و خۆتان ئەم جەهانتانە پێ پەرفێکتە و تەبعاً هیچ کامتان پەیوانیە کە مەوجود فاسدێکە تەبیعەتە نە ئەمریکای پێی وایە فاسدە نە ئینگلیسی پێی وایە فاسدە پس بۆ ئێژن منجی کاتێکتی کە فەساد و زۆڵم گەورەوێ بۆ ئێژن گروپگەرە سیکرێت سۆسایەتی فەساد ئەکەن و گوناح ئەکەن تا منجی بێت سرعەتی پێ بدەن ئێمە گوناحیش بە چی ئەبینین گوناحیش بە کۆمەڵی حکم ئەبینین مەسەڵەن ئێمە پێمان وایە مەسەڵەن سەکسەتەکە مەحارم گوناحە گەورەیە کە تابوویە گەورەیە کە سیکرێت سۆسایەتیەکان ئەیکەن رابطەی جنسی سەکرێت سۆسایەتیەکان ئەیکەن و بەمە ئێژین گوناح بە حەجێکی تر نایژین و باشە سوال ئێستا سەکسە گروپی سەکسە سواب تەنانەت سەکسەتەکە مەحارم لەکوێ دنیا جۆرمە کێ نەیکا و کێ خۆی بە فاسە دەزانی ئەگەر هاتینە سەرا مەقولاتە نوکتەیەک مەوجودە بۆ ئەوەی وەهم ئەشکێنێت ئەبێ مناڵ بێ بۆ ئەوەی وەهم ئەشکێنێ ئەبێ شێت بێ با لەمە تێپەڕین بڕۆینە سەرەکی ترین پرسیارێک ئەوەی لە من ئەیبیسن ئاگرە پرمۆتەس ئەوەی لە من ئەیبیسیت لە هیچکە نەتبیستەکە لە هیچ فیلسوفێ لە تاریخا نەتبیستەکە نە لە هگل بیستکتە نە لە کانت بیستکتە و ئوسولاً چون ئێوە نە کانت ئەناسن نە هگل ئەناسن نە ئەفلاتون ئەناسن نە تۆماس ئاکیۆناس ئەناسن و نە دەغدەغەهایەک دەست پێ ئەکاوە پێی ئێژن مەشغوڵیات زەهنی فکری فەلسەفی لە شاخەگە لە مختلفان نایناسن طبیعەتەن گەوهەر نایناسن بۆ تەنانەت حتا دین ناناسن
بناو مەلا و علەما و کێشەکە وا لەکوێ من بابێ مەسەلە مادی ترین مەسئلە کەسێکە خاڵقە ماتریالیزمە دیالکتیکە مارکس بابێ مەسەر ئەوانەی کە بەخۆیان ئێژن مارکسیزم بابێ مەسەر ئەوانەی کە بەخۆیان ئێژن چەپ کۆمۆنیزم بابێ مەسەر ئەوانەی کە لەم ڕۆژهەڵاتە ناوەڕاستە تەحت ناوە نەهنەهای ڕەوشەنگەری و ڕەوشەنفکری خۆ ئەدەن لە باڵە چەپ و با بزانین ئەمانە هیچ وەختێ مارکسیست بووگن ئەسڵ مارکس خۆی چی کردگە من لەگرامەتێکم وا لە بەردەسا کە تەرجمەکەی نییە بە زوانە سۆرانی بە قەوڵە ئێوە فاسۆمی من بە فارسی هەسم و بە فارسی جێی خوێنمەوە بەڵام ئیشارە ئەەکەم ئەمە کامەسە کامە مەتنەکە ئەگەر بە سۆرانی هەستان خۆتان بیخوێنەوە تەتبیقی بن لە کتاوە مەسئلەی یەهودا لە جێگەیەکە لە بەشێکیا بەشی نەغد فەلسەفەیە حەقە هێگلە مارکس ئەو ڕستەوە باسی ئەکەن شەو ڕۆژ فڵتانە فڕێدەن بەناوە دین ئەفیونە توودەکانە دین ئەفیونە مێگەلە وا لە ناو ئەم چاپترە کە من ئیسای خوێنمەوە مارکس الگاژه نقد دین تا آنجا که به آلمان مربوط است به طور عمده به پایان رسیده است نقد دین پیشفرض همه نقد هست اجه نقد دین تا اوی که به آلمان ربطی هیا تا بوگه بلا مجه نقد دین پیشگریمانی همون نقد کانه اما تناقضه گوریه که مارکس دەست پێکە ئەم نەقدە بە یەک تەناقض دەست پێکە پارادۆکس دەست پێکە خب بۆ ئەم پارادۆکسە مەوجودە کەواتە نەقدەدین کە بە ئەڵمان ئەگا تەواوگە بەڵام پێشگریمانەی تەمامە نەقدەکان نەقدە دینە ji بنیان نقد غیر دینی این است که انسان دین را می سازد نه دین انسان را اجه بنیان کۆڵەکەی ئەسڵی نەقد غیر دینیە مەسە کە ئینسان دین دروست ئەکا دین ئینسان دروست ناکا خودآگاهی و خویش را ارزش گذاردن آدمی است دین خودآگاهی و خویش را ارج گذاردن انسانی است که یا هنوز خود را در نیافته و یا وجود خویش را باز گم کرده است اما انسان موجودی انتزاعی نیست اما انسان موجودی که انتزاعی نیه ابسترکت نیه که بیرون از این جهان که لدروی ام دنیا خیمه زده باشد سیاه چادری حلدابه انسان جهان انسان و دنیای انسان دولت و جامعه است دولت و جامعه است این دولت و این جامعه اند که مذهب این آگاهی وارونه ام آگاهی سروقنه ام آگاهی وهمیه ام کانشسنس وهمیه که دینه از جهان را می سازند چرا که خود جهانی وارونند بویه که خویان دنیایشی سروقنن کی دنیایشی سروقنه کۆمەڵگا و دەوڵەت اوكي قسەی مارکس لە تەناقوزەکە ئەمەسە ئالەگراسە با منم فەرازە بخوێنمەوە تا بزانن ئەو ڕەستەکە بەکاریەوەن زۆر غەڵەتە چرا که خود جهانی وارونند دین نظریه عمومی این جهان دانشنامه مختصر آن
و منطق آن به شکل عام پسندش مایه منزلت معنوی آن، شوق آن، جواز اخلاقی آن، مکمل پرابهت آن، سرچشمه عمومی تسلی و توجیهگر آن است. دین تحقق خیالی جوهر انسان است، چرا که جوهر انسان از واقعیت حقیقی برخوردار نیست. بنابراین مبارزه علیه دین به طور غیر مستقیم مبارزه علیه جهانی است که دین رنگ و بوی معنوی آن است. رنج دینی هم بیان رنج واقعی و هم اعتراض علیه رنج واقعی است. دین آه مخلوق ستم دیده، قلب جهانی بی قلب، درست همانند روحی برای شرایط بی روحی و جان است. دین افیون مردم است. ولی گیش کسی هم جمله اگری فضلی بیفروشی تو. لغو دین به عنوان سعادت خیالی مردم به معنی خواستار شدن سعادت واقعی آنان است. طلب دست برداشتن از توهم درباره شرایط، از توهم درباره شرایط موجود، از توهم درباره شرایط و وضعیت موجود. وهم همانا دست برداشتن از شرایطی است که نیاز به توهم دارد. دست هلگرتن لشرایطی که نیازی به وهم هست. پس نقد دین نقطه نقد جهان اشکباری است که دین حاله مقدس آن است. پس همین که دنیای فراسوی حقیقت ناپدید شد، وظیفه تاریخ تعین حقیقت این جهان خواهد بود. همین که نقاب از چهره شکل مقدس از خود بیگانگی انسان برداشته شد، وظیفه فوری فلسفه‌ای که در خدمت تاریخ است، برملا ساختن از خود بیگانگی در اشکال غیر مقدس آن است. بدین سان نقد ملکوت به نقد زمین، نقد دین به نقد حقوق، نقد الهیات به نقد سیاست بدل می شود. اوکی. لگرا تمام معنی که بعدن دو خویان به مارکسیست ازانن، بعدن خویان به مارکسیست ازانن و بعدن سؤال نکن که مارکس خریکه چیه که مارکس رهبره. مارکس خوی توانی او کارب که مارکس دا اشاره که دین وهمه، دنیای کی وهم آلوده، دولت و کمالگاه هرتکیان وهمین. بلام دین روح مقدس ام دنیای وهم آلوده سه. تو گرکت وهم دین باطل کی، اشي شرايط وهم باطل كي، يعني جامعة ودولة. وهم delusion. اوي كماركس بعدين تحت الناو كابيتال ماركس اينوس، كابيتال وسرماية اينوسه فقط گزارش یک لوی که سرمایه چیه. سؤال گوره وسه اوكي تو كماركسيستي مبارزة يعني چی؟ مبارزه یعنی چی؟ نکته اصلی والگرا هیچ کس نازنه مبارزه چی. بویه وکو چی پیتید؟ وکو دیانتی پیتید.
دیانەت چییە؟ تو چون مسلمانی زەکات ئەدەم سەرفیترە ئەدەم ڕیش دائنێم ڕوو ئەکەمە مەکە ڕۆژێ 5 جار ژم بسم الله الرحمن الرحیم قل هو الله احد تەواو. مبارزە چییە؟ سندیکا دروست دەکەی، تەبلیغات دەکەی، حیزب دروست دەکەی. سەرمایه‌داری چییە؟ سەرمایه‌داری ئاوەسەوە مارکس خەریکە باسی یەکە وەختێ خوێنی تۆ تووشە ناومیدی دەکا، تووشی یەعسە دەکا. تۆ قەرارە کاپیتال بخوێنی، تو چه ئەتفاقی بکەوێ؟ گۆڕانکاری دروستکەی، تزە یانزەیە مارکس. فەلاسفە تا ئێستا هاتکن جەهەن تەفسیرەکەن، ئەمما مهم ئەوەسە جەهەن بگۆڕی. پس لەگرا گۆڕین مەدە نەزەرە، گۆڕین مەدە نەزەرە. من ئەمانە ئێژم تا تۆ لەسەری بوێسی، تا تۆ بزانی ئیشی بە شوێنی چیا بگەڕی. پێویستە گۆڕین مهمە، گۆڕین مهمە. تەغییر چێنج گۆڕین مهمە. بیکە ناو زەهنت گۆڕین مهمە. سوال کێ ئەتوانێ بیگۆڕێت؟ گەشت کەسێ ئەتوانێ بیگۆڕێت؟ ئەمە سوالە گەورەیە کە تۆیشی لە خۆت سوالکەی کێ ئەتوانێ بیگۆڕێت؟ چۆن ئەتوانن بیگۆڕن؟ ئەمە دنیاوی وەهم نییە؟ گشتی وا لە سەرزەمین و وەهما دانیشکە ئیشێ کەسێ بتوانێ بیگۆڕێ؟ ئەمە سوالە ئەوڵێکە هەر کەسێک کە واردە مبارزە وێشێ لە خۆی بیکا. تقریبا هیچ کەسێ لە جەهان لە خۆی نایکا، هیچ کەسێک. گەشتی وەکو مێگەن ئەکەوێتە شوێنە یەکسری جەریاناتە فیکسبوک. خب من لە مارکس دەسم پێکرد دێمە دواوە. با من مثالە دەست پێ بکەین. ئەفلاتون گەرە کێسی بزانێت ئەوەی کە ئێمە لەم دنیا ئەیبینین چەندێک ئێعتمادی پێکردی و واقعیە، و ئەم واقعیەتە چەندی واقعی و حەقیقیە. مثالە ئەشکەوتە موسڵ تێری بۆ خاترەوەی لە ئەشکەوتە موسڵ تێبگەی ئەها گەوج و گێج ئەون فۆنۆ مۆنۆلۆژیە ڕۆح لە مێژووی هگل، پەدیدارشناسی ڕۆحە هگل کە ئەخوێننەوە. ئەگەر بیخوێننەوە پێتان وایە هەر ئەوەی کە کتێوەکی ئەگرن دەستان و خەیلی گەورەن، گەورەترین پرۆفسۆرەکانتان بەناو فیلسوفەکانتان ئەحیانەن ئەو کەسەسە کە بتوانێت بەس مقدمەکەی فۆنۆمۆنۆلۆژی هۆگل دەرس بە. چ بڕسێ بەوەی کە تێگەی بێ، چ بڕسێ بەوەی کە بیفامێ فام درک حس ئەمانە فەرقەکەن دەگە یەکتریا، فەرقەکەن. تۆ بە کەسێکێژی ئەفامی درکە پێ کرد حەسیەکەی ئەم سێ فەرقەکەن دەگە یەکتریا. هگل چی کردەگە؟ هگل ئەوەی لە ئەفلاتونەوە تا کانت تێت، لە ئەفلاتونەوە گوزەرەکە تێتە دەورانە مەدرسی، لە دەورانە مەدرسی و تۆماس ئاکیۆناسەوە تێت بۆ دەورانە ئەقڵگەراییە دێکارت، تێ بۆ دەورانە تەجروبەگەراییە جان لاک، شەکاکیەتە هیۆمی، تێتە دەورەیە کانت و ئەگاتە دەسە هێگل. لەگرا شتێک دروستەکەم کە خوسڕێڵ بەعدەن پێ ئێژێت فۆنۆمۆنۆلۆژی پەدیدارشناسی. خۆ هێگل چیەژی لە سەفەرە ڕۆحیە، کانت چیەژی لە ئەقڵە مەحزیە. گشتی مەسئلەیە ئەوەسە کە ئایا ئێمە بە ئیدراکەکەین سەرەتا زانست چییە؟ زانست باوەڕێ موجه و صادقە کە لە ڕێگەی ئەقڵانیەت و ئستدلالە قابلە بەڕاستیە. تۆ بە چیەژی زانست؟ بە باوەڕێ کە یەقینت هەست موجه و صادقە. یەقینەکە لەکوێ حاصڵەکەی؟ بە ئستدلال، دلیل، مشاهدە، مەدرەک کە قابلە ئیسفاتە. باوەڕ، یەقین بێشەک بەمەیەشن زانست. تۆ لەکوێ بەم زانستە ئەگەی؟ لە ئەقڵانیەت و ئستدلال. ئەگەر ئەوە بێت ئەوە
جان لاک شتێکێژی تۆ ئەگەر بڕۆی پێیا کان شتێکێژی جان لاک کەیفیاتە ئەوەڵیە کەیفیاتە ثانەویە لە ڕێگەی تەجروبەگەراییەوە بعد شكاكيته يومي بعد نقاح كانت كأصلا أقل إنسان داراي فورم قل بيشينية زمان ومكانية بصورة تجربي كهاتك بديدار كبيداوي إدراك حسي يقين حسي لناو ذهن إنسانا لقلتي كالكيشبونتك فورم قل بيشينية زماني ومكاني دركيك بإنسان دا مراحل مختلف فهم كمراحل دوام زقانس إيجادية كا هقل چيجي هقل اجي السرطة روح لدروي جهان خارج بسياقة يكم حركتي يقين حسي استائي ولا قراسة دریافت گرتنه حسیه بواسطه که خوارترین نوع آگاهیه يعني تو شتيك اوينيت فقط اوينيت لقرا او دریافت اولیه جان لاک چی بيجيت اجي كيفيات الذاتي حجمه حركته شكله لاك لبي اجيت واما نوع الدوم كيفياتك كربتي بخود الجسمية لطريقة توش ناسا يكري بو مزة دنگ أولاك جيتي تيتا لاي هقل بمسيرة كانت أروح هقل يسدس فيك مرتب تريكا كسا إنسان شون بشناخت أقا خب تو لمرحلية أولا ويتا آقاهية سفرك على سي مرحلة لمرحلة يقين حسي لمرحلة إدراك ولا مرحلة فام تكملة بي آقاهي يعني أول دفعة أيويني حسيكا دسيليدا لامسيكا مرحلة دوم إدراك تشتيجي يجي ويجيجي صفات تايبت مني وصفاتي يجيت قرم ساردة بويتشونة أما الدرك كردنا مرحلة فهم دوزينوية قوانين النامرئية يك بديدس فهم يكي مثال بيرم هروا سادة اللي تبقين مار أول دفعة إنسان ماري شاو بيكوتك مارو أخذت وشيت وقت تشزي داقة بيوة دركي كي كرقة مار حملاكا مارك مار أجازي سما دركي كرقة إنسان أمري نازاني أو قبقرتي درسرة تشيبو أو قببو كشتي أزاني كأمارة يشتيكي هاز بيجغلوي كوني كردقة أو أكوجي ناوي أني جار بعدن كبفهم أقا قوانين النامرئية كتو ناويني كيفية جار چيه؟ چه تركيب شيميائية هاز؟ چه تأثيري لسر بدن إنسان داني فامه تو أفامي مار چيه؟ إذا تو مار أويني أفامي مار چيه؟ مرحلة دوم لسفر الروح اقلا خود آگاهیه consciousness خود آگاهی چیه؟ دو مرحله رواد ارباب و بنده خود آگاهی وجدان معذب لقرا كإنسان بفاهمگی افامي كخوي لجهان جدانيه خوي بشي كيش لواقية جهانسه لقرا من يقدرتي من بياعوي خد آقاهي من أمنا
بۆ خاتری ئەوەی ئستقلالە خۆی سربەخۆیی خۆی نیشان با لە بەرابەر منێکی ترا ئەوێسێت. ئەمە بە زوانە تاریخی ئەوێت و چی؟ دەورانە بەردەداری. دەورانە بەردەداری. دەورەی ئاگاهی چ بوو؟ دەورانە باستانە. بە زوانە تاریخی ئەوێت و چی؟ دەورەی بەردەداری. ئیستا دوو خود ئاگاهی لە بەرامبەری یەکتریا بۆ خاتری وەی ئستقلالە خۆیان نیشان بەشەڕ دێن. رابطەی ئەرباب و بەندە. تا استقلال ئەمیانە لەلایەنە ئەویانە بە ڕەسمیەت بناسرێت بەشەڕ دێن. مەرحەلەی دووەم ئینسان ئەزانێ فانیە، ئینسان ئەزانێ ئەمرێت. مەرحەلەی قۆناغ دینە و ئینسان دووچارە وجدانە نامعەزەبە بێت. ئەمە لە بەشە خودئاگاهیە بوو. گزارەتر ئەقڵە و گزارەتر مطلقە. دێخۆ هێگەل ئیسەزانیت خەیلی ڕاحەت بوو کە لەسەری نەگەرەک و بوەشینی ئەگەر دەرکە بکردایە خەریکە بە شوێنە چیا ئەگەڕێ دێ. ئیستا هێگەل لەگرا کە ئەگاتە داستان ئەوەی کە ئەقڵ چیەکە، مەرحەلەی ئەقڵ چییە و لە مەرحەلەی ئەقڵا چ ئتفاقێکەکەوێ. لە مەرحەلەی ئەقڵا ئیدە دروست ئەوێ، ئیدە دروست ئەوێت. لە مەرحەلەی ئەقڵا بە سوورەتە جەمعی و ئیجتماعی اجتماع دروست ئەوێ، تەمەدن دروست ئەوێ، ئیدەی جەمعی دروست ئەوێ. بۆیە ئەگەر مارکس خەریکە نەخدە دەوڵەتە هێگل ئەکا ئائیستە لەو مەراحلە گوزارە دیالەکتیکیە کە ئەگاتە ئەگرا کە ئوو کە گویا ئەمە ناشی لە دانشە ئینسانە، ناشی لە حرەکەتە ئاگاهیە ئینسانە کە بە فەرازە دەوڵەت ئەگا، بە فەرازە جامعە ئەگا، بە فەرازە ئەخلاقیات ئەگا، بە فەرازە حقوق ئەگا. تۆ ئیسە لەگە سابەتی بکەیت کە ئەمە واقعیە یا وەهمە، واقعیەتێکی وەهمالوودە یا واقعیەتێکی حەقیقیە. ئەگەر لەمە تێگەین با بگەڕێمەوە سەرە پلەی ئەوڵ کەسە زانی من هەگل لەکوێ ئەمانە تێرێ چەکوش لەکوێ ئەدایەتە نێگەرەکە گەوج بووی، نێگەرەکە تووشە گەوجی بووی و ئێوە بۆ فکرەکەن. بۆ دووچارەوە وادی حەیرەت ناون، بۆ کە ناوە ئەمانە ئەبیسن ئەخەسێن. دلیلی هەست، دلیلی هەست. ئێوە هیچێ لەمانە نازانن، بۆ نازانن. تێمە سەرە مثالە ئەوڵ ئەمە لە کێوە دەست پێکا؟ لە ئەفلاتونەوە. بۆیە ئەمەی هێگەلم وت، بۆیە ئەمانەی لاک و ئەوانەی ترم وت ئائیستە تێمە سەر ئەفلاتون. ئەفلاتون هەمان کارەکە بۆ دەرکە ئەمە گریمانەیە دروزەکە، مثالێ دروزەکە. ئەشکەوتە مووسڵە ئەفلاتون، ئەشکەوتە مووسڵە ئەفلاتون کە ئێژێت وا بێنە پێشچاو خۆت کۆمەڵی ئینسان بە زنجیر ئەکێشێن لە بەرامبەر دیوارێکا لە ئەشکەوتە تاریکێ، لە پشتە سەریانە ئاگرێ ڕۆشن کریا بۆ کۆمەڵی ئینسان کە ئێمە نازانینکێن موجودون و ئەمانەوانە بەندە. ئەمانە ئەوەی کە ئەیبینن بەقەی دیوارەکەوە هەنە ئەم ئاگرەسە سێبەرەکان ئەبینن. تۆ ئەلەگەزانی سێبەر ئەڕواتە ناوە ئەدەبیات جەهانە سێبەر، سێبەرە فڵان. ئەمە نیشان لە جەهانە وەهمالوود دەدا، وەهمالوود ئەدا. حەقیقەت شتێکی ترە. ئەمەی تۆ خەریکی ئەیبینی، ئەمەی کە ئەم فۆنۆمۆنە تۆ خەریکی ئەیبینی، ئەمە حەقیقەت نییە. نۆمۆن شتێکی ترە. لە پشتە پەردە کەسی ئاگرێکی کردگەسە و کەسانی تێن و ئەڕۆن. لەگرا ئەفلاتون ئێژێ دانەیەک لەمانە زنجیرەکە بسێنێ، ئەڕواتە دەرۆ جەهان ئەبینێ، چێتە خوار و پێیان ئێژێ لێ ئەدەن ئەیکوژن. کێ لێ ئێدا ئەیکوژێ؟ زنجیریان. خۆ ئەم داستان ئەوێت و داستانێکی ئەوێت و داستانە سوغرات، جامە شەوکەرانە سوغرات، اتهامە فەسادە جوانانی یونان، سەلیب کێشانە مەسیح. هەمان داستانە مووسڵە ئەفلاتونە. ئەمە ئیرادی وا لەکوێن؟ بۆ لە توو لە تاریخا کەس لەمە ئیراد ناگرێ. ئیرادی وا لەکوێ؟ بۆ ئەلا ڕەقمە ئەوەی کە ئێمە فکرەکەین سوورەتە جەهان سوورەتە
پرفکتێکی تەواو بووگە بۆ فکرەکەین بەوتنە ئەمانە اتفاقی کەوتگە ئیرادی وا لەکوێ کەس دەتوانێت لە بە ئیراد بگرێ کەس ئەتوانێت بێژێ ئیرادەکەی وا لەکوێ ئێستا با من ڕجعەتێتر بکەمەوە ئسلاڤی ژیژێک دوو جملەی هەست فیلسوف دنیای معاصر چەپە هێگلی درۆسە ئسلاڤی ژیژێک هێگلیە ئسلاڤی ژیژێک دوو جملەی ئێژێ من هەرچیارێژم ئسلاڤی ژیژێک لە فیلمەکەی V for Vendetta لە ئیسطلاحێکی زوانی ئینگلیسی کە دوای ویکند و ئاخرە هەفتەیە پڕ لە شەراب و سەرخۆشی تێت ئینگلیسی ئیسطلاحێکیان هەست پێژن the day after hangover یعنی تۆ ڕۆژ دوای سەرخۆشی مەستی گێژی گەوجی حاڵە ناخۆشە دەروونە ئەشێوی فرە حاڵەخراوە بەڵام وەختێ مەسیەکەی خۆشتە و هەڵەخەیتە و نیتە ئەم دنیا و سەرمەس بووگی ئسلاڤی ژیژێک لە فیلمەکەی V for Vendetta ئێژێ من دایکم بە فاحشەگی ئەدەم ئەگەر کارگەردانە ئەم فیلمە دەرهێنەرە ئەم فیلمە ڕۆژ دوای تەقاندنەوەی پارلەمانە بریتانیا نیشان بە بۆ بتوانێت تەسەوریکە و بتوانێت تەخەیولیکە ئەمە ئسلاڤی ژیژێک ێژێتی نکتەیەکی بە ئسلاڤی ژیژێک لەگرا تەناقوزێکی تر لە خۆی دەرەخا ئسلاڤی ژیژێک داوای ئەمە ئەکە لەم کارگەردانە لێ و دوایژێ خیاڵە تەواوبوونە جیهان خیاڵێکی ممکنە خیاڵە تەواوبوونە سەرمایەداری ناممکنە بۆ ناممکنە ئاغای ئسلاڤی ژیژێک لەگرا یەک شت مهمە بڕۆنەوە سەر تەزی 11 مارکس گۆڕانکاری ئەمەی کە ئێمە بین بە دەورت دەمە سەرمایەدارە داریا بیلێسین و زوانی پیابینین و هەربیژین خراوە بعد هەر محاولەکەین خۆمان بخێنە جێگەی ئەخلاقی و ئینسانە گەورەیە فازڵ و ڤجتریەن و بووین و ئەم چەپە جەدیدە بۆ ئینقلاب ڕوونادا داستان ئەمەسە تۆ وەختی ئەزانی حاڵە خراوە ئەشێ لە ژێرە بارە حاڵە خراوە بێتە دەرەوە ئەوڵین ئقدامە وەسە لە ژێرە حاڵە خراوە بێتە دەرەوە نابێت تەحەمولیکەی تەمامە ئەوەی کە مارکسێژێ تەغییر یعنی ئەمە بەڵام تۆ ئەکەویتە کامە وادی چه ئتفاقێکە بۆ ئەکەفێ کە ئەمانە نازانی نە ئوروپایی نە ئەمریکایی نە ئینگلیسی نە فەڕەنسەوی هیچ کام ئەمە نازانن ئەمە وەحمە خەمزەکردنە ئیرادە ئەشکەوتە ئەفلاتون لەکوێ بوو بۆ کەس نایزانێ دێمە سەر فیلمە ماتریکس یەکێ لە مهمترین فیلمهایە کە سینەمای هالیوود تەهیە کرد فیلمە فەلسەفیەکە کە منیش دیبەیتم لەسەری دانیاگە تەفسیرم کردەسەوە بەڵام ئەزانن ئەگەر من یەخە بە کارگەردانە براکانە واچۆفسکی بگرم چ ڕخنەیەکیان لێ ئەگرم چ ڕخنەیەک ئەگرم بابەتەوە فیلمە بنیادین کە ئەسن کولەن مشکڵە ئەساسی ئەو فیلمە دەرەخا چ ڕخنەیەکیان لێ ئەگرم تەبیعەتەن ئێوەش هیچ کام نازانن و تەبیعەتەن هیچ کام تایسە نەیگرتگە و تەبیعەتەن ئەمە ئەوڵین بارە لە زوانە منش نەفن ئێوە گشتان ئەڕۆنە شوێنەوەی کە نێئۆ بەرگوزیدە کێس لەگرا جەهانێکی پەرفێکتی ماتریکس مەوجودە جەهانە ماتریکس جەهانە وەحمە ئەم ماتریکسە جەهانەکەی سەر دیوارەکەی ئەشکەوتەکەی ئەفلاتونە کە ئەوانەی کە لە زنجیران زمانیان بۆ دروست کردگە وشەیان بۆ دروست کردگە چیرۆکیان بۆ دروست کردگە تواگنۆ لە ناویە ناوەم جەهانە وەحمە مشکڵم ماتریکس ئەمەزە ئێشی لە براکانە واچۆفسکی بپرسی ئاغا فیلم لەوێ دەست پێەکە کە کۆمەڵی ئینسان ئۆڵڕێدی لە ماتریکس هاتنە سەدەر مۆرفیەس ترنیتی سەفینەی بوخت الناسر سەرزەمینە زایۆن ئینسانهای حەقیقی کەوانە دنیای واقعیە مشکڵ وا لەکوێ ئاغایانە واچۆفسکی مشکڵ وا لە ئەوەی کە ئێمە دی فەرزێکمان گرتگە کە گویا ئێوە تەماشاکەن کە چه تەلاشێکەکەن دانەیە کەس بەناوە نێئۆ لە دنیای وەهم دەربێرن
چ تەلاشێکەکەن سوعالە گەورە ئەمەسە ئەوەڵین کەسێکە لە دنیای وەهم هاتە دەرە چۆن هاتە دەرەوە حەج کەسێ ئەمە جوان هاتۆ بگەڕێنەوە سەرە پەندە پێشینیان من ناڵێک وەهمەشکێنێ کەس ئەقلی بە من ناشکێت نازانێ ناڕوات و شوێنێ نایزانێ قسەی ڕاست یا لە شێت بیبیسە یا لە مناڵ ئەم گشتە ئاقڵە فازلەش دانشمەندە قسەی حەقیقی ناکا ئەو مناڵە کێس ئەو مناڵە تەنیا کەسێکە کە ئەتوانی لە دنیای وەهم بێتە دەرەوە مناڵ ظاهرەن مناڵ لەگرا یە ئوستورەس یە نەمادە کەسێ ناتوانێ ئەم نەمادە بشکێنێ ئیرادە ئەشکەوتە ئەفلاتون وا لەکوێ ئێمە لە مثالە ئەفلاتونە بە سورعەت تێپەڕین ئای ئەفلاتون بێسە تو ئیژی یەکێ لەمانە زنجیر ئەپسێنێ هەر بەم ڕاحەتیە تمام داستان ئەمەسە ئەمەی کە زنجیر ئەپسێنێ بۆ ئەپسێنێ چۆنی ئەپسێنێ چ اتفاقێکی بۆ ئەکەوێ ئەپسێنێت تا ئیستا هەڵسێ ڕێگەی بکەوێ بڕوا جەهانە واقعی بوێنێ تازە کە جەهانە واقعی ئەوێنێ ئشتبا ڕەفتارەکە ڕاست ئەڕواتە سوراغە زەنجیریان بوومۆ ساقەتان و کوڕەشیرینەکان و قەوم و عەشرەتە عەزیزەکەم و ئەمەی ئێوە دانیشکن و قنتان بۆی خسکە پاڵا و خەریکن سەیریەکەن و گیانتان وەهمە و وانیە و هەڵسن و تەپلێ دەنەی کوژن لەگراسە کە تۆ هەنووز منجیە هەڵنەسیاک تۆزی هەنەداگە چۆنات کەسە دەرەوە ئەکوژرێتە وەسوتە مردمێک کە گویا بۆ ئەو هەڵساگەسۆ لە کاتێکا ئەو بۆ ئەوان هەڵنەساگەسۆ ئەوڵ دەفعە شتێ لە خۆی اتفاق کەوتکە کە خۆی لە دنیای وەهم هات کەسە دەر لەگرا ئەفلاتون دیسان خۆشی وا لەناوە وەهمە هەرواکە هێگل وا لەناوە وەهمە هەرواکە مارکس وا لەناوە وەهمە مارکس بە تۆ ئیژی دنیای وەهمال و چ شکڵیە بە تۆ ئیژێ ئەگرا وەهمە وەکو